الخير. ام موسیقیەکە لە ئەبتدا بۆتانم دانیا نەتیجەی تاریخە شکست و دیسکۆرس کوردایەتی شکستە. محتەواکەی کولەن باتڵە، بەڵام بۆ بیرهێنانەوەیەک بوو لە ڕواندەزە ساڵ 1991. ڕوو لە یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ خەڵکە کوردەوار و تەمام ئەوانەی کە ماتڵە لە حەزاتە گەورەیە مێژوویی بوون. ئەوەی کە ئیستە ڕوو ئەداوە ئێوە ئەیوێنن نەک شتێکی لە پڕ و دەراوێ شتێکی لە پڕ بوو. من سەرەتا باسی ئەەکەم کە بۆ ئەم شەڕە ڕووی داگە، ئامانجە ئەم شەڕە چییە، ئەم شەڕە چۆن ئەچێتە بەرەوە و ئێمەیە ئاخێزیان چۆن هەڵس و کەوت ئەکەین. ئەمە ئەوێتەوە دەستورە کارە دانە بەدانەیە ئێوە تەمام ئەواتانە لە توو لە ئەم ساڵیانە سازماندەهیتان گەرەک بوو و من ڕامگرتن تا ئەم دەقیقە. سەرەتا هەیەجاناتە ئادرەنالینیە داخستنە جلوەگە لە شەڕ نەتانگرێ. دوو، ئەخبارە زد و نەقیزێ کە تێتە دەرەوە نەتانگرێ. بەمنایە کارە ئێوە لە سەرکردایەتی ئێوە تێت و سیاسەتە ئێوە لەگرا سەرخەتەکانی بەحسەکرێ. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ تەیە ساڵان ڕابردوو کەوتی دەوڵەتە ئێرانی و ئەوەی کە پێگەی بێسزاکانە ئێرانیە دووچارە قەیرانە بنەڕەتیە بۆ بەردەوامکردنە دەسەڵاتە خۆی و ساحێوی هەز. ساحێوەکەیشی ئیاڵاتە متحدەیە ئەمریکا و ژێرمەجموعەکانی ئیاڵاتە متحدەیە ئەمریکان. بۆیە ئێمە تەیە ڕۆژگە لە ڕابردوویش ئیشارەمان کرد کە بۆ ئیشێ ئیاڵاتە متحدەیە ئەمریکا حەملە بکە. سەرەتای ئاخێزێ مەوتمان ئیاڵاتە متحدەیە ئەمریکا گەرەکێسی وەکو پارادایم شیفتە 57 ئێوە ناوی بنێن شۆڕشە 57 شانۆگەریەک لە شۆڕش بکات بینێتە ملە شتێک بە ناو خەڵک چەمکێکی ئەبستراکتی نەبوو کە گویا کۆمەڵێک کە لەسەر بەهبوونە هۆڤیە و شناسنامەیەک لە دەستیانەوە بوونی پێدەن. کارە ئێمە بەرگرتنە بەم ڕووداوە بوو. من ڕۆژە ئەوەڵ هەدەفم تەعین کرد و لە ڕۆژە ئەوەڵی شۆ ئامانجم دیاری کرد. ئێلامم کرد کە نایەڵم دەوڵەتە ئێرانی بێ دەرگیربوونە شەڕە ناوخۆیی هیچ پەردەیەک لە دەمامەکە خۆی بگۆڕێت. و بۆیە ڕشتە بازیگەلێک لە ژێرە ناوە شۆڕشە خەڵک و ئینقلاب بازی و ئەحزاب و نەهاتگەلیانمان لەکار خست و نەمان هێشت ئستراتیژیەکانیان بچێتە بەرەوە بەهان هێنانەکاییە متەغەیر گەلە جۆرا و جۆر لە مەیدانە. پێگەی بەسزاکانە ئێرانی کڵاپسی کردەگە. بە چەند هۆ کڵاپسی کردەگە؟ یەک، لە بەشە نوخبەکانە ئێرانی و ئەلیتە ئێرانی شەڕێکی قورسی ناوخۆیی بەردەوامە. دوو، دەوڵەتە ئێرانی دوای شەڕە 12 ڕۆژە چووە ناوە بۆشاییە دەسەڵات. بۆیان هەل نەکریا، بۆیان یەکلایی نەکریاوە، کەس بوو کەس پاشەکشەی نەکرد. گەیاندیانە مانگە ڕابردوو و کوشتارە ناوە خیابان. ئەمە بە نەوعێک نەمایشە قوربانیکردنە لەشە ئینسانە بۆ شەڕە پێشەڕۆ. ئەمانە هاوکات لەگەڵ جەمعیەتێکی زاوزێکریاوی بێ هەمە چیز لە ناوە شتێ بە ناوە شار ڕوبەڕوو بوون. شارێک کە ئەوەڵەن کۆمەڵی ئینسانە متەوەقعی دروست کردگە. دوو، شار نییە. سێ، کۆمەڵێ سامانە بڵقی دروست کردەگە. کۆمەڵێ سامانە بڵقی کە ئەم خەڵکەی تووشە تەوەهم کردەگە. 200 ملیار دۆلار نەغدینەکی لە ناو دەسە خەڵک بوو کە لە شێوەیە سەرمایە گوزاری زیاتر لە بەشە مڵک و ماڵ لە ناوە شارە بە شێوەیە ساخت و ساز سەری بەرزۆ کردووە.
ئەمە بە هیچ شێوەیەک نەوی لە داهاتوویەکی نەدا بە هیچ شێوەیەک بە گۆڕینە هیچ دەموچاوێک بە هاوردنە هیچ کارشناسە ئابووریەک بە تەزریقکردنە میلیارد دۆلار کاولتر و کاولترە بوو. تەنیا ڕێگەیە کە ماوە یعنی ئێمە بەر تەمام ڕێگەکانمان بە ئێران و ئەمریکا گرت بە بروژاندنەوەی شەڕ لە نێوان ئەلیتە ئێرانی بە تەلاشە ئەوان بۆ دروستکردنە سناریۆ و پەردەلادانە لەسەر سناریۆکانیان هێنانە کاویە بازیگەرگەلێکی تر. ڕەجولە سیاسی جریان سیاسی بنیاد گوزار هەموو دەرفەتەکان بە چەک ئەبینێ. ئەوەی کە تۆ نیگاهێکی چکۆلەی بەرتەنگە بوێ پێت وابێ کە فقط هێزە 4-5 نەفەریە تۆ هێزە تۆس و نەزانی کە هێزە دیگەران بەرامبەر بەخۆیان بەکاربووی نیشان ئەدا کە تۆ نیتە قەبارەیە گۆڕانکاریە گەورە. تەمام ئەو هێزانەی لە ناوچە عەمەڵەکەن هێزە منن یاڵەتە متحدەی ئەمریکا، سپاه هەپازداران، ئەرتەشە جمهوری ئیسلامی ئێران، هەر کە چەکی واوە دەسۆ من وەکو هێزە خۆمان بەکاری تێرم پاشان هێزە ئێوە. یاڵەتە متحدەی ئەمریکا ئێشی بدا لە ئێران، ئێران ئێشێ شەڕی یاڵەتە متحدەی ئەمریکا بکە بۆ لەبەر ئەوەی کە ئێشێ سفری بکەیتۆ مێژوو سفر بکەیتۆ قەرزە ئەم خەڵکە سامان و وەهمیە ئەم خەڵکە سفر بکەیتۆ خۆیان بەیوە کوشت لە شارەکان دەریان کەی یعنی بروکرەسی خەدەماتە شاری لە بین بووی بەی لە سەدەکان ڕێگەوبانەکان نیروگاگە لە حرارەتی پالاش گاگە لە نەوت بەنزین ژیان لە شار غەیرە ممکنکەی تا ئەو خەڵکە لە شار جێبێڵێ و جێتێڵێ. ئێمە وارد دەورانێ لە جەنگە داخلی بووین کەواتە پس هەدەف سفرکردنەوەی کڵەپس دەوڵەتە ئێرانی بوو. لە کناری شاتوانی ئیسرائیل وابیر کاتۆ حەپەلوشە ڕۆژهەڵاتە ناوەڕاستکە. 2 بەڵقە گەورەیە خەڵک ناوە شەقام تەقی خەڵک بوونی نییە، خەڵک معنای نییە، تەزاهورات و مشت و خۆقڕدان و دروشمدان دەسەڵاتە سیاسی ناگۆڕێت. ئەمە بەڵقە خەڵکە متەوەهمی تەقاندۆ، خەڵکێک کە لە بێ هەمە چیزی خۆیە لە نەبوون مەسئولیەتە سیاسیە خۆیە لە نەبوون پەیوەندە ئینسانی خۆیە لە ناوە شارێک لە ژێرە سیستەمە بروکراسی ترانزەکشن ژیانی ممکن کریا بوو. ئەم خەڵکە پێی وابوو لە شەرایەت ئستقرارە بە هەبوون کارتە ملی لە دەستی سنووق دەندان تەنها جێگەیە ئەهەمیەتە ئەوە. بۆیە ئەم دروشمە تکرارە کریاوە خەڵک زۆر موهیمە و خەڵک حەزی پێکا و خەڵک حەزی پێ ناکا و خەڵک تێتە شقام. ئەمە هەنە شەرایەتە ئستقرار بازیکە لە سیاسیە. خەڵک هیچێک نییە، خەڵک هیچێک نەبووگە. ئەمە منم کە ئەگەر دەسەڵاتم بوێت کارەکان ئەەکەم کە کارەکانم کرد سنووقێدا ئەنێ مشتی خەڵک فاسد ئەکێشمە پای سنووق پێی وابێ کە ئەهەمیەتی هەز کە ئەهەمیەتی نییە. کەواتە ئیستا جەمعیەتە هەزاران نەفەری و سەدها هەزار نەفەری و میلیۆن نەفەری بۆ هەمیشە باتڵ بوو. کوڕیانم گەرەکە بێتە خیابان بێتە خیابان کۆی ئەکەن و بێتە خیابان ئەیان کوژن هیچێکیان پێ ناکرێت. کەواتە شازدە پەهلەوی دۆڕیا جەریان سنووقە ئینتخابات چوو خوازانی تاکەی کێ بیواتۆ. نکتەی دووەم هەر کەسێ لەگرا قەپە گەورەی گرت بوو بە هێزە ئێمە مجاهدینە خەڵک مرۆ ئێعلامی کرد دەوڵەتە موەقەت دروستەکە. قەشەنگە مجاهدینە خەڵک دەوڵەتە موەقەت دروستەکە ئیستا تەکەکان گەلە قودرەتە جمهوری ئیسلامی شەوکە دەوڵەتە موەقەت بەرخوردکە تەکە ئەوانەی وا شازدە پەهلەویشیان گرتگە ئێشێ بەرخوردە دەوڵەتە موەقەتی کە قەشەنگە ئەمە هێزە ئێمەس بابەن لە یەکتری و ئەیان دەین لە یەکتری
بسن با کۆمەڵی فاسد لە ژێرە ناوە کوردە قەومی ئێتنیکی پاسە 6 ساڵ نەفەر لە دەورە خۆ بدەن بڕۆن ئەمانە هێزە ئێمەن ئەیان دەین وە کوشت ئەیان دەینە گیانی یەکتری هەر کەسێ لە تاران بکوژرێت ئەوانەی لە ئوستانەکانە هێزە مەسەلەحن چەندانانین بیر لەمە کریا بووە کە ئەرتباط ئەگۆڕێت لە 30 قسوور ئوستانێکە مەوجودە ئوستاندار هەر ئوستانێک ئێستا وەکو ریاست جمهورە فەرماندەی نیروهای مسلحە ئەو ئوستانە حاکم نظامیە بەحبوونە 10,000 نەفەر هێز چەک و چۆڵ ئەمبارە مهمات لەشکرە مکانیزە پوڵ ئیمکانات و تەجهیزات لە جەریان ئەم جەنگە 1000 قالۆن چەتێتە دەرۆ تەکتەکە ئەمانە تەبدیل ئەون بە جەنگ سالاران وەکو ئەفغانستان وەکو عەبدوڕەشید دووستۆم وەکو ئەوەی لیبی ژنەڕاڵ هەفتەر ئێمە واردە جەنگە داخلی بووین ناوچە ئەگرێتەوە هەرێمە کوردستان ئەگرێتەوە عێراق ئەگرێتەوە گشتی ئەگرێتەوە طی ساڵانە ڕابردوو من محاولم کرد هاوکات کە پلانەکانە دەوڵەتە ئێرانی ئەشێوێنم هاوکاتە لەگەڵ ئەمە کۆمەڵێک تەوازونات لە منتقە بەرقەرار بکەم ئەوانەی کە دەم و دەستگا و نەهادیان بەدەسۆ بوو سابەتیان کرد فرەککەرن لەسەر کەریەتی خۆیان وێسیان ئەمە دەرسە مێژووە هەر کەسێ فرەککەرە وەمل ئەنیشێ هەر کەسێ غەڕا بوو بەوەی کە هەسی وەمل ئەنیشێ ئامجادینی خەڵک غەڕا بوو گە بەخۆی دەوڵەتە موەقەتدا ئەنێ وەمل ئەنیشێ ئەها جەماعەتێ ڕزا پاڵانیان هاورگە وەمل ئەنیشێ ئەینیشێنین ئەها خەڵکێک دووچارە وەهم بوو کە سروەتی هەسو ئارامش و ئاسایشی هەسو دنیا خۆشە وەمل ئەنیشێ با بوم بدالێیان ئەمڕۆ وڵاتە متحدەی ئەمریکا دای لە مەدرسەیە 90 کەنیشکە مناڵی کوشت بووناوە ئایستە ڕووی واقعیە شەڕ ئەوێنن شەڕ میکیاژکردن و لچ سوورکردنە بەرە ئاینە نییە وڵاتە متحدەی ئەمریکا نەی گەرەکە گوت پاوەر وێ گەرەکە دەڤڵ پاوەر وێ لە ڕاستیشە واسە لە ڕاستیشە ئەمریکا ئەگەر ئەمریکاوێ کارێک ئەکا ماسی گرتن فێرە خەڵکیەکە ماسی ناداوە خەڵک ئەمریکا تەجروبەی عێراق و ئەفغانستان سابەتی کرد فەسادستان دروست ئەکا ئەگەر گەرێکی وێ دایڕژێنێ با ئەم خەڵکە لە سەغارەتە ئەقڵ بێتە دەرۆ خۆی بکەوێتە کۆنتڕۆڵ خۆی جێگەی خۆی نائەمن بوێنێ خۆی مسلحکە خۆی پەیوەندی دروستکە خۆی ژیرکە تا دەست لەم فەساد ئەقڵە هەڵگرێ تا بتوانێت وەکو ئەمریکاییەکان کە ئستقلالیان لە بریتانیا گرت ئەویش بتوانێت لەسەر ئەژنۆی خۆی بوەستێ لەگەڵ هەر کەسێکا لەم ڕۆژهەڵاتە ناوەڕاستە کە قسە ئەکەی لە ناو دنیای وەهمی خۆیە داپۆسیاگە و ئەزانێتە دنیایشی خزمەت وەم فاسدە بکات کە ئەم فاسدە چێژ بووە لە ژیان کەواتە پس ئێمە واردە جەنگێکی توولانی بووین نیشانەکانیشی هەر لەیست دیتان وڵاتە متحدەی ئەمریکا مەجالیدا ئێران تەمامە پێگەگە لە ناوچە بکوتێ عێراقی کوتە ئەردنی کوتە دوبەی کوتە قەتەری کوتە عەرەبستانی کوتە بەحرەینی کوتە ئێستا ئیعتلافە ئەمریکایی لە دەوڵەتەکانە مندەقە شەکلی کرد ئێستایش 4.5 ملیۆن هێزە شبه نظامی و نظامی ژێر دەسە پێگەی بێکەی سزاکانە ئێرانی سازماندهیە مەیدانی کریاگن بۆ جەنگە ناوخۆ داخلی و زەمینی هاوکاتە لەگەڵ ئەمە شکاندنە کرۆکە ژیانە شاری و بوروکراسی ئەشکێنن ئاوارەبوونە ملیۆن لەسەر سنوورەکان گرتنە 5 تا 10 ملیۆن کوژیاگ لە ناوچە و بە تایبەتی لە ئێران چەمکە کورد
لتاران دروشيتو چمك كرد لتاران در أكويت چمك كرد لتاران أتواني حاكميته جهان كردي خويبكا هر كسيك أو موزعي واخذ كردوار سر بخو هسي إما بيتان مانوت نبدل إيمس نا بخواست إيمس أمريكا حملة بكا أما تشارنوس الدولة إيراني وإيالة متحدة أمريكا بوكا أم شر ساسكن إما بازيكا خاصة زانين أخذ كردوار سر بخو صاحبة أمس الزمين سا كرد صاحبة تمام أم قلم روسا هر كسيك بلامار بستخاكيك بدات أما للداحاتو لقل يارو بروابين جزائر السيقانة إمارات متحدة عربي بلاماري بدات عربستان السعودي أقرين إمارات أقرين إما وارد دوران سازي بوغين هركا بياغيتي خوي نشانه دا لبيلشتان لشي دونالد ترامب وتي إما أحمد شرعمان لسوريا دانيا لبروي كابرايكي درو لوسكنبو شرايط الجنگ رولي جنگي جركا إنسان راديكالي جركا إنساني كي جركا كغروري بوي إنساني كي جركا متواني فلط كوكاتو قسكانم دروس بو خلق حيجقويك نبو استا رولي استراتيجيكي جركا رهبر قوري جركا لم زمين الشيوياغا شدر بيري بشتان فرو أمريكا قرمو وإسرائيل قرمو جابا بين الناو قومك خوشة يا رانا أخيز كردوار سربخو خوتا مسلحة كن بلان إخدامي ناكن تمام بوتنسيال خوتان آماده كن إقدامي ناكن تا فرمان سر كردايتي لكسيش باكتان نبي إجازة لكس ناقرن لحيج كس إما عامل تهديده حكومة تحريم كردستان نين ولي حكومة تحريم كردستان حواسي بويت تككي عالسو كوتكا حواسي بويت ومن تي صالان الرابردو اختار فرنبا اي وداقا حواستان بويت شون عالسو كوتكا بكلام آخر أم خلق بشر زيندو أبيتو أم خلق بشر دسل تعلقات النبوغة وهمية خوي هلقرين شاركان ويرانا قرين شرناو خوي ديان سالتو لكيشي بنج بو بي سالتو لكيشي خورني أنا قشتي قريتو بغاو تارانا قريتو إنسان كردي رولي قورية آخذي أمينيتو أم شرح هدايتك وأم خلق الروي تيكن بو حفظ خويان بلقى تكتك أمانة تقي بلقى أمريكا أتقي بلقى حزب أتقي بلقى قشتي أتقي أو يتواني بيتي جهامي كيتر ودنياي كيتر بيري أو إيواتو أخذ كردوار سربخو دنياي كيتري لمسر زمين هاوردقا ولا همان كادا سركردايتي كي جيري بينزيري حس كليودوا روجقاران آين دسابتيكا ميدان الجنگ أتناس ناريوس ميدان الجنگ استراتيجيسته نفقت سرباز اللشتر سربازو تشكو بور إمكانات مادي تكتيكين إمكانات استراتيجيك نين من تي سالان رابردو جهان كي ترم ترسيم كرد قش كسيكم آلو دب واقعية جهان خومان كرد لتمام السركردايتي كانوا انقلد صلاة دولة إيراني تا تمام أوانيك لحوزي سياسة جولين وأو جهان خومد دراويش تأكم بيام من أمسا إيما كارمان والا السرطا
ئێوە ئێشێ بزانن تەقاندن فیشەک فقط تەئیدەنێت لەسەر تەزەلزل و شەک ئێوە داهاتوو ئێمە ئەی خوڵقێنین هەر کەسێ فشە ئەکا خۆی دەرەخا ئێژە چمۆڵت وەسە چمۆڵی شێری شەرت ئەوەسە ئاخری بێری شەرت ئەوەسە بتوان ناخری بێرن ئەم بازیە ئێمە ئەیوەینە بەرۆ تەمامە ئەوەی تۆ لە مەیدانا ئەیوێنی کەرەستەیە دەستە ئێمەس سەربەرزون باخێزیبوونتان سەربەرزون کە دنیای جەدید ئێوە ئەی خوڵقێنن بە تەمام و قدرەت ئەوەی تا ئیستە بووگن فڕەی ئەدەن و ئینسانێکی جەدید دە خۆتان دروست ئەکەن مەردە مەیدانون خۆتان مسەلحکەن جەمعیەتەکانتان مسەلحکەن هەر کەسێک لە ژێرە پەرچەمە ئاخێزە کورداناوێت جەهانە ئایەندە هەنە ئەوە و من لەگرا سوێن دەخۆم لە بەرامبەر ئەم شاشە حتا سەرکەوتنتان و دەرهاوێشتەکردنە دەسەڵات و قودرەتتان لەحزەیەک لە پێدانە نیشم و ئەو ڕوئیای گەورە و خەونە گەورەیە حەزارەت و شارستانیەتە کوردانتانە بۆ دەربێرم لە ئینسانهای مستەئسەلێک کە هەمووی تەوەهومەکانیان شکیا کە هەمووی تەعەلوقاتیان لەبین چوو کە هەموو سروەت و سامانەکانیان سفر کریا من بە ئێوە وتم ئەمە شەڕە ئەمریکا و ئێران شەڕە ئیدئۆلۆژیک نییە شەڕێکە وا ئەو خەڵکە و کۆمەڵی ئیلیت ئیشی لە یەکتری بدەن بەڵقە گشتی ئەتەرەکێت گەشتی حەی و زیندوو ئەبێتۆ فڵتە فڵتگەلێک کە تا ئیستەکردووی فەرامۆشی ئەکا ئەم قسانەی کە من تەیە ساڵان بۆ ئێوە کردم قسەگەلت داهاتوویەک بوو کە ئێمڕۆ ئەیوێنی چمانی من سەفەرم کرد بە داهاتوو گەڕامەوە و پلە پلە بۆ ئێوە ڕێیلگوزاریم کرد کە تا ئەگراگەیشتن با بزانن تەمام ئەوانەی کە داعیەیە حکوومەتە تارانیان هەز جاسووس ئیسرائیل و ئەمریکا لە ئاودەلاتن مەردە مەیدان خۆمانین ساحێوە ئەم سەرزەمینە خۆمانین ڕۆڵەیە ژیرە بە بیرە شۆڕشگێر خۆمانین و ئێوە ئەیوێنن و ئەمما یاران لە سلێمانی کەلار کفری هەولێر سۆران ڕانیە پشدەر زەرفیەتە هەرێمە کوردستان زەرفیەتێک نەبوو کە مەودای گەورەیە ئێوە دەرخات مێژوو ئێژێت مردمێک کە گەورە بوون کە گەورەی فریتیا دروست بوو مەجبور ئەوێ با لە خۆی لەبەرەوەی جێگەی تەنگە تاران جێگەی ئێمەس بەغا جێگەی ئێمەس ئێمە سنوور ناناسین ئێمە سنوور دائەنین ئێوە گشتتان ئیستن نیشان ئەدەن جەنگاوەرانە ئەم سەرزەمینەنە نەوەی سەلاحەددینە ئەیوبین سەلاحەددینێکن بۆ خۆتان ئیخوانی قاچە خاتە مەیدان نابودیانەکەین سەلەفی قاچە خاتە مەیدان نابودیانەکەین حیزب فاسد بەرساختەی نەهادگە لە ئەمنیەتیە جاسووس بە ناو کورد قاچە خاتە مەیدان نابودیانەکەین پاشماوەکانە دەوڵەتە ئێرانی لە مەیدان حزوریان هەز بە چەک و چۆڵ و ئیمکانات و هێز نابودیانەکەین ئۆپۆزیسیۆنە فاسدە متەوەهمە ئێرانی وا لە مەیدانە نابودیانەکەین ئەگرا وڵاتە ئێمەس ئەگرا سەرزەمینە با و باپیرە ئێمەس مشکڵە ئێمە ئەمە بوو خۆمان بە خاوەن نەئەزانی بە گەورە نەئەزانی ئیمڕۆ هەم خاوەنینی هەم گەورەینی جەزایرە خەلیجە فارس خەلیجە کوردان هەنە ئێمەس ئێمارات قاچی تێبخات قاچە ئێمارات ئەشکێنین قاچی تێبخات دەوڵەتە فەیکە عەرەبیەکانی لە بین ئەوەین بەخێر بێن بۆ جەنگە جەهانیە سەوەم ئێمە لە شەڕ ناترسین لە گولە ناترسین لە فیشەک ناترسین لە ئاگر ناترسین ناترسین ئێمە فقط یەکیان نیەین ملیۆن ملیۆن ئینسانین نە ئەخەسین نە ئەترسین نە پاشەکشەکەینەوە شەڕ زیندوومانەکاتەوە
ئێستا شرایطێکە وا لەحزەیە سفر تاریخە دوران استقرار تواو بوو عقل دوران استقرار تواو بوو سنوق الرأي تواو بوو پارەی سەرمایە گوزاری کریاگ لە ماڵ و مڵک تواو بوو گەشتی سەفر بووە ئێستا ئینسانە شۆڕشگێ ڕەمێنێت و دەراوێشتەکردن جەهانێک مەبەستێتی لەبیرتان نەچێت چەمکە کورد دە یەکەم جارە وا دەراوێشتەی کولتوری بوو کە ئینسانە کوردی ئینسانێکی جەنگاوەری هونەرمەندە وەکو میکلانجلۆ تماشای بەردێکی کرد وتی داوی من وا لەکوێ پەیمانە حەیدەری و یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ سەیر ئەم سەرزەمینە ئەکەن ژن دەسەڵاتە کوردان وا لەکوێ شارستانیەتە کوردان وا لەکوێ سەرزەمینە گەورەیە کوردان وا لەکوێ کوا ئەو مەچەکە کوردانە وا دنیا لە ژێری بەحەسێتەوە لە گەوریە لە سەربەرزیە لە ئازادیە ئێمە تەیە ساڵانە ڕابردوو کەسمان بە پیاگ نەزانی جاسوسی بین کەسمان بە پیاگ نەزانی لەم سەرزەمینە ئێمە ئیدعای مالکیەت بکە و نەتیجەکە وا ڕوویدا کە ئێمە دروستمان کرد ئێمە بووین ئەممانە خودقاند ئاخرین ڕێگەمان بۆیان هێشتۆ ئاخرین ڕێگەیان مەبەست ئێمە بوو و ئێمە کێشاندمانە ئەگرا ئەوانیشتانەوە کتمانەکەن ئەزانن ئەوەی وتم کردم ئەوانیشەی کە ئیستە وتم ئەیکەم حەساوە کارت بێتە دەست خۆت کەواتە ڕۆژانە داهاتوو یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ واردە فازێکی تر و واردە دەورانە قیام بوون خۆتان مسەلحەکەن هەرچی شتە گەرەکمانە پەتومان گەرەکە چراقۆمان گەرەکە فیشەکمان گەرەکە دەمانچەمان گەرەکە ڕۆمانەمان گەرەکە قەناسەمان گەرەکە و ئەمما خەڵکە کوردەوارە داگیرکریاگە ژێر کۆرپۆرێشنە عێراقی ماڵ بە ماڵتان ئەسلحەتان هەست لە ماڵان وستگە ژەنگەخوا بیبەخشن بە ئاخێز بیبەخشن بە ئاخێزیان ئێمە بێجگە لە دەرگای ئێوە کەسی ترمان نییە ئێمە سەرباز ئێوە پاڵەوانە ئێوەین ئێوە خەڵکە ئێمەن ئێمە گیانمان و عەقڵمان و مەچەکمان ئێوەش ماڵتان و دڵتان و فیشەکتان و ئەسلحەتان کەس ئێمە تەیار ناکا کەس نایەڵێ چنگە ئێمە نینۆک بگرێ ئەسلحەکانتان لە ماڵا ژەنگی دیداگە بیدەنە دەسە ڕۆڵانە کورد دوعاتان دڵ گەرمتان وەرە و هیوا و ئاواتان لە تەنانێکتان گشتە ئەمانە هێزە ئەژنۆی ئێمە و پشتە ئێمە و دەسە ئێوە ئەوێت دەسە دنیاتان گرت جارێکیش دەسە دڵتان بگرن دەسە خەونەکان و ڕوئیاکانتان بگرن جارێکیش خۆتان بنت دەمە ڕوئیاکانتان ئەمەی من وتم ڕوئیای شیرینێک بوو حەزی پێ بکەن زەکاتی ئەم ڕوئیایشە بدەن ئەم خەونیشە بدەن مێڵن دەستەنگە کەس بین ئێوە بیدەن و نەیدەن ئێمە مەجبورین زەبتی کەین ناوێسین بە دیارە کەس و مەجبورین زەبتی کەین با بێ ئەدەبە حزورتان نەوین و دڵ و گیانتانۆ بیدەن ئەسلحەمان نییە فیشەکمان نییە بیکەیسیمان نییە لە لای جێوانەکانتان دەری بێرن بە ئەسلحەیە دەسە ئێوە ئینسانە ڕواتە بەهەشت بە دڵ گەرمە ئێوە ئینسان ئەڕواتە بەهەشت
ئێمە وایە سەروبەندە گۆڕینە دنیایەکە وا سەخاوەتە ئێوە گەورەیە ئێوە منفعەت خوازیە ئێوە ئێمە سەرخە یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەو خەڵکە گشتی بەشە ئینسانی و بەشە کوردی ماگە لە دەرگای تەکتەکە ماڵەکانیان بن هێزە پاراستن و هێزە ئاسایش و پێشمەرگە ڕۆڵەی ئێمەن لێیان سڵ مەکەن باکتان نەوێت ترستان لێیان نەوێت ئەوانیش سەرە لە ناسەرە تەشخیسەدەن بە ئاشکارای عاڵەم لە دەرگای ماڵە هەر کوردێک بدەن بەشداری پێ بدەن لە دەراوێشتەکردنە داهاتوویە کە داهاتوویە گشتمانە تەمامە ڕۆڵە قارەمانەکانە شارەکانە هەرێمە کوردستان لەژێرە فەرماندەهیە شۆڕش خۆتانە ئەو قارەمانانە ئەون کە دنیاوە بیری تێرێتەوە کەبابە دنیامان خوارد حەسرەتە پارە و پول و ماشینمان مرتەفع بوو ئێستەیە قۆناغمان ماگە قۆناغە سەروەریە بە ئەم دنیا نیشان بدەین ئینسانە گەورەین خۆمان بڕۆینە ستەیجێکی تر بڕۆینە پلەیەکی تر دا بزانین ئەتوانین دەواازەی ئەمە کریاگەسۆ هیچ ساڕۆخ و تەهدیدێک نەتان ترسێنێ ژە هەر وەختێمەیۆم سۆزە گۆرانی نەچۆڵ بەپرسۆن ئاوەدانی ئەوەی وا ئەڕوا لە خۆی ئەوە دەراوێشتەکا کە تەوەقوعیەکە باکی لە کەس نییە باکتان لە کەس نەوێ ئێمە هێزە واقعی و حەقیقیە کوردانین براوەیە مێژووین تەجەسومە ئفتخارین شانازین سەربەرزیشین کە لە کەناری یەکتریا یەکتریمان هەست من کەسایەتی نیم بۆ خۆم بژیم ئەگەر پیای خاسێکم مڵکە تەکتەکە ئێوەم ئەگەریش خراوم ماڵە خراو بێخڕیشە ساحێوی من هیچ وەختێ مشت قوچیاگ نەوگم دنیا لە دەریچەی خۆمەوە ئەوێنم بۆیە تەکتەکە ئێوە وە پیاگە کوڕە پیاگەزانم مەردە کوڕە مەردەزانم کوڕە ڕۆژە تەنگانە ئەیزانم ئمڕۆ ڕۆژە تەنگانەمانە ژیا عەلی هاوار وەختە تەنگە من لیوائی پەردەی شەوە زەنگە من هەنی مەزانی ئاغای تری هەست تا دامانە ئەو بگیرم وەدەست لە ڕۆژە تەنگانە ئێمە یەکتریمان هەست جێگەی ترمان نییە دوعای ئێوە نیەتە خەیرە ئێوە دەستە گەرمە ئێوە فیشەکێکی ئێوە هەنگاو بە هەنگاو لیاقەتە ئێمە بەرزتر ئەکا گەورەتر ئەکا ئێمە مەسئولتر ئەکا لە بەرامبەرتان مەسئول ئەوین لە بەرامبەر یەکتریا وەساوتیەکە نەتوانین لەسەر ئەژنۆکانە خۆمان بوێسین لا ئێوە خۆش